مامۆستا بەم دوایانە ملحیدەکان هاژهۆژێکیان دروست کرد لەسەر گرتە ڤیدیۆیەکی بەڕێزی کە گوایە فتوای کوشتنی هەموو ملحیدەکان بە گشتی داوە لە چەندی وڵاتی سکاڵایان بە حیساب ملحیدەکان لەسەر بەڕێزێک تۆمار کرد. ئایا ئەمە ڕاستە بەڕێزت فتوای گشتی کوشتنی ملحیدەکانت دەرکردووە؟ ئەم کەیسە بەکوێ گەیشتن کە بیرمان تەقدیمی دادگا و هەندێک کەناڵی نەرویجی پێ مەشغول بوو. ئایا مەسەلەن ئەم کەیسە بەکوێ گەیشت و تا چەندە دادگای نەرویج گرنگی بەم شێوە سکاڵایانە دەدات؟ هەروەها هۆکاری زەخمکردنی گرتە ڤیدیۆیەکی وا چی بوو؟ یەکەم جارێ ئەوانە جەیشێکی جەڕاریش من ئاوڕێن لێ نادێن چکە ئیسلام ئەوانە هەموویە بەزێنێ سراعی ئەمە لەگەڵ سوڵتەکەیە. من کە باسەکەم ئەڵێم مولحیدانی دەسەڵات باز لە پشتیوان سادق و تاغوتانەی ترەکەم کە ئێهانەی دینەکەمانەکەن بەو شێوەیە. ئەمانە هیچ نین لە مجتەمەعەکان، ئەمە مجتەمەعەکە قابلەوان چیمان لەگەڵاکەن مناقەشەمانەکەن کاک ماکۆن خوا جزای بدات تۆ 10 و 20یانە بەزێنێ بە سەعاتی قسەکردن. تەوا خۆمانە چیان پێ هەتاکو بتوان مناظرەی ئیسلامەکەمان بکەن؟ ئێمە ململانەکەمان لەگەڵ دەسەڵاتایە. لەبەرەوە سەرەتای قسەکانیش ئەڵێ مولحیدانی دەسەڵات. ئەم مەقتەعەکەی هێناوە بە کەیفی خۆی بردوێتی بۆ پۆلیس فەرموو ئەهلە وەسەهلەن. وەمە یەکەم جار نییە. دوای چاوەڕێم کردوتم بزانم پۆلیس عەلە لەقەل چونکە لە وڵاتەوایە کە یەکێ شکات لە یەکێکی ترەکە شکات لێکرا و بانگەکەن ئەڵێن تۆ بەمە دوای تەقیمی شکاتەکەکەن بانجێکەن ئەڵێن تۆ ئاگاداری شکاتێکی وا لێکرا فەرموو ئەمە لایحەی ئیتیهامەکەیە چۆن جا بدەیتەوە کە منجی تیا کرد و زانیان دەلیلی زەعیفە ئەبێ بە مەلەفێک ڕۆ بۆ دادگا. پێش دادگا شوێنێکی ترێ بۆی سڵحی لێ بکرێت. ئێمانە وەختێک کە ڕۆیشتن بۆیە و چاوەڕێم کرد هیچ نەبوو. بە محامەکەم و دتوەرە هیچ شتێکت پێ نەگەیشتەوە لەسەر ئەم هاوارە وتی نەوەڵا هیچم پێ نەگەیشتوە. دوایی لە خەبیرێکی نەرویجیم پرسی وتم ئەمە یعنی کاردانەوە ئێمە چیە بێ؟ ئێمە چۆن قسەیەکمان لە کوردەواری هەیەڵێن گوێی نەدایە. ئەوانیش مەسەلێکیان هەیە نەرویجی ئەڵێ برۆی بۆ هەڵنەتەکان. ئێوتی ناوەڵا برا پۆلیس برۆی بۆ هەڵنەتەکان. ئێوە چی قسەیەکی دوو لە ڕێ قۆڕاتەوە کابرایە گۆڵا وتارێکی هێناوەڵامەی مەلاکرەکار و تەهدیدی ئەمەی کردو و هەڕەشەم بۆ هاتو کەس ناوی تۆی نەبردووە. هەر پۆلیس پیاوەتی باشە خۆ ناوی تۆی تایە ئیشارەتێکی بە تۆ تایە هیچ علاقەی بە تۆن دوایش کە زانیان مەقتەعەکە بڕداوە هەرێحمالیان کرد لە حەوت وڵاتی چین فەرموو کام شاخەی زۆر بەرزە لێمان بگرن. هیچ نییە ئێمە تەبعاً نابێ وەزنیش بۆ ئەوانە دابنێنەوەوانە خۆیان دۆڕاون ئیفلاسن. ئەوە فارس پێڵە تەلاشی مەزبوحانە یعنی ڕەنجدانی سەربڕاو وەکو مریشکە کە سەرە بڕێتر هەموو تەکان و حرەکەتکردنەکانی کە ئەیکا تازە ڕوحی دەرچووە. ئەو ئیلحادە چی ئەتوانێ بکە لە وڵاتی ئێمەیە کە وڵاتی ئەهلی ئیسلام خۆێمە ئەمە بیدایەتی جارە نیهایەتی قەومیەکانە واتە قۆناغی کۆتایی قەومیەکانە ئەوانش بە دەری مامۆستا عەلی باپیرە غلۆرە بنەوە. بەڵێ یعنی بەنسبەت ئەم هەڵا هۆس و هاژوۆژەیە هەر بلۆیان هەر نەتەکان بەنسبەت سکاڵان برە ناوەڵا برایان بۆ هەڵنەتەکاندن.